ئامانج لە سەردانەکەیان بۆ بەدواداچوون بوو لەسەر ڕەوشی تەندروستی سنووری ڕاپەڕین دوا بە دوای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و لە میانی سەردانەکەیاندا لە کۆمەڵک کێشە و گرفت و کەموکوڕەکانی سنووری ڕاپەڕین کە پێوەستی بە حکوومەتی فیدرالی عێراقەوە هەیە بۆ ئەوەی کە لە ڕابردوودا وەکو فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی عێراق هاوکارێکی زۆر باشی سنووری ڕاپەڕینیان کردو بە تایبەتی بە مەبەستی بەنێودەوڵەتیکردنی مەرزی شێلێەوە کۆمەڵک لەو پرۆژە استراتیژیانەی کە لەسەر بودجەی سیادی حکوومەتی عێراقی جێبەجێ دەکرێن بۆ ئەوەی بتوانن بەشێک لەو پرۆژانە لە سنووری ڕاپەڕین ئەنجام بدرێت. وەکو ئەرکی خۆمان ئەرکی پەرلەمانی خۆمان جەختکەینەوانێت لە حکوومەتی هەرێمی کوردستانیش وە لە حکوومەتی فدرالیش کە لە بەدواداچوونەکانی لە مۆدواشمان کە کاتێک دەگەڕێنەوە بۆ سەرکارەکانی خۆمان لەناو پەرلەمانی عێراق ئەوەیە کە یارمەتی و پاڵپشتی زیاتری ئەم دەڤەرە بکرێت لەبەر ئەوەی کە منطقەیەکە لە ڕووی کشت و کاڵیەوانێ بەڕاستی زۆر بپیتە و ئیمکانیەتێکی زۆریش دەبێت بخرێتە ئەم ناوچەیەوە هەتاوەکو لێرەوانێ دیسانەوە دامێکی تر بڕاتەوانێ بۆ سەکتەری کشت و کاڵی لە هەرێمی کوردستان و بۆ عێراقیش.